ئەوانە مداهماتی شەوانە کە زۆر گەڕشی کوردی ئەگرێتەوە گەڕشی عەرەبیش بە تایبەتی بە پێ بڕیاری حاکموانە شەوان هەڵبدنە سەر ماڵان و بە شێوازێکی ناشرین وێشکە لە خاڵەتەکان و داوامان کردو ڕابگیرێت یەک لەوانەی کەوا گواستنەوەی فۆرمی بە تەمینی کە کوردیەک داواکە ئێستا داوایان کردووە بگرێتە بەغاو لە بەغا لە ڕێوەزارەتەوە بگرێتەوە بۆ خۆی ینی پرۆسەیەکی قورسە بۆ خەڵکە ئەوە داواکە کە ئێمە لە هەمووانزان بە پێی مادە 130 هەموو کوردێکی کەرکووکی بۆی هەیە مادەی تەمینیەکەی بگەڕێنێتەوە کەرکوو بۆ نەفوسی بگەڕێنێتەوە هەروەها لەسەر دیادەی عەسکەری ناو شارە هەموو داوامان کردووە ئەو دیادەی عەسکەری لە شارە نەمێنێ و تەسلیم بەلایەنی پەیوەندیدار کە پۆلیسی ناوخۆییە مەحەلیە بکرێ هەروەها کێشەیەش بۆ دووتیارانی کەرکووک دروستەکرێ بۆ هاونی بەروبوومەکانە بۆ ناو شاری کەرکووک بەڕاستی لە بازگەکانی کە داخلی بە کەرکووکەوە بە تایبەتی لە مەتیکە کوردنشینەکانەوە بوودەکان دێرەوەی ئەو بازگانە ناڵە بێتە ژوورەوە یان بە بڕێک پارەیان کە نەژوورەوە ئەم هەم کێشەیە کە بۆ خەڵکی کەرکووک بۆ کوردەکەی کە بەروو مەزرعەکانە ناتوان ناو شارە ساغ بکەنەوە ئەم خاڵانە چەند خاڵێکە بوو کە ئەوەی یادداشتێکی مەدامە بۆ بەڕێزانێکەوە لە بەغا و لە UN و لە بەڕێزی ئەمریکا.